من دڵشاد مەجید سەرپەرشتیاری پسپۆری فیزیا لە ئیشرافی ئامادەیی ڕۆژهەڵات. من وەکو خۆم دەستخۆشی لە یونایتد سایز دەکەم بەڕاستی بۆ ئەم ئایسێتێک کە لێرە ڕێژی قسۆ بۆ فراهەمکردنی نەوەیەکی پەروەردەیەکی دروست بۆنەوەی زێت و ئەلفا، چونکە بەڕاستی ئەقلیەت و بیرکردنەوەی ئەم نەوەیە جیاوازە لەگەڵ نەوەکانی پێشووە. پێویستە کە لێرە ئەمان ئامادەکاریشان کردو و وەرکشۆپێکیان ئامادە کردووە، دەستخۆشییان لێ یەکەم کە کۆمەڵێک مامۆستا بە فعلی دەرزەڵێنەوە، سەرپەرشتیار کە بە فعلی ئەچێتە ناو مەکتەبەکانەوە، مامۆستای جامیعە و پسپۆرانی دەروونناسی و لە هەموو بوارەکانی ترە بانکراون لە چەند بوارێکی جیاوازە بۆ ئەوەی شێوەی بیرکردنەوە و تەعاملی مامۆستا لەگەڵ ئەم تەلەبایانە بتوانین بە چ شێوەیەک تەعامل لەگەڵ ئەو تەلەبانەیە بکرێ و چۆن ئەقلیەتی خۆمان ئێمە بە شێوەیەکی تەندروست بگۆڕینە سەر ئەوەی کە ئەو تەلەبانە ئیستیفادە بکەن و بگەڕێنەوە بۆ ئەوەی ڕێگەیەشی بڵین وانەوتنەوەی جاران بەنەوەیشکە و بۆ ئێستا چۆن گرفتەکان چین بە کوردی، گرفتەکان چین ئەخرێتە ڕوو و چارەسەرەکانیش ئەخرێتە ڕوو بە هەموو لایەک بتوانین شتێکی وا فراهەم بکەین کە بتوانین نەوەیەشی تەندروست و باش بتوانین لەگەڵ جیلی ئەوانە تەعامل بکرین و ئەوان ئیستیفادەمان لێ بکەن. بەڕاستی زۆر ئەقلیەت و بیرکردنەوەی ئەم نەوەیە زۆر جیاوازە لە نەوەکانی پێشتر، ئەوەشیان بەپوی تەکنۆلۆژیاوە زیاتر، چونکە ئەمان بە تەواوەتی چوونەتە ناو تەکنۆلۆژیاوە، بە تەواوەتی گۆڕانکاریەکانی دنیا لە فترەیەکی کەما زۆر بە ئاسانی ئەتوانن ئیستیعاب بکەن، بەڵام تەرکیزیان زیاتر بۆ دەرس کەمترە، بۆ کاتێک کەمترە بۆ کە دوور و درێژ، حەزیان لە شتی کورتە، حەزیان لە ژینگە دۆستیە، حەزیان لە بەخێوکردنی حیوانات و ئاژەڵە، حەزیان لە پاک و تەمیزیە، بەڵام بەعزە تایبەتمەندی شانتیایە لەگەڵ تایبەتمەندی جیلەکانی پێشووا جیاوازە، بەڕاستی زۆری جیاوازە و خاستەن ئەگەر بینی زێت و ئەلفا وەربگری لەگەڵ وای و لەگەڵ ئێکسا زۆر جیاوازە. لەبەر ئەوە لێرەش هەدەفی ئەم کۆنفرانسە و ئەم وەرکشۆپە ئەوەیە کە چی بکرێ و بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی تەندروست لەگەڵ ئەم جیلات تەعامل بکەین و نەجیلەکە بە شێوەیەک سەری لێ بشێ و سەر لێ تێگان دروست بۆ ئێمە بە زۆر ئەوەی خۆمانەمەی بەسەرانە تەطبیق بکەین، نە ئەوانیش هەندێک شتیان هەبێ ئەگەر ناتە دروست بێ ئێمە بتوانین بۆیان ڕاستکەینەوە بە شێوەیەکی تەندروست کە بگونجێ تەعاملمان هەردوو لا جیلەکە لەگەڵ مامۆستا و کەسەکانی ترا بەهۆی ئەوەی کە ئیستیفادە لە یەکتری بکەن و بگەڕین بە دوای ڕێگەیەکی تەندروستە بۆ ئەوەی کە چۆن تەعاملیان لەگەڵا بکرێت.